بۆ چارەسەرکردنی زۆرێک لە کێشەکان کە ئێستا بەرۆکی ژیانی گرتووە لەم هەسارە لە ئێستاە توێژەران پەنا ئەبەنە بەر ئەنجامدانی توێژینەوەکانیان و بابەتەکەوای لێ هاتووە کە نەک تەنیا بۆ بابەتە گرنگەکان تەنانەت هەندێک جار بۆ کۆمەڵێک بابەتیش توێژینەوە ئەنجامدرێت کە لانەیە زۆر لە ئاستی پێویستانە بێت یان هەر پێویست نەبێ بەڵام وای لێ هاتووە هەنگاوەکان زانستیانەیە و هەوڵە درێت کە بە ئەنجامدانی توێژینەوەکان لە ڕاستیا ڕێگە چارەی زانستی بۆ کێشەکان بدۆزرێتەوە لای خۆشمان هەنگاوی زۆر باش هەیە کۆمەڵێک توێژینەوە هەیە کە تەنانەت توانیویەتی ئاستی سنوورەکان تێپەڕێنێت و لە لاپەڕە و لە پێگە نێودەوڵەتیەکان لە ڕووی زانستیەوە ئەمانە بڵاو بکرێنەوە ئێمەش ئەمانەوێت لەسەر ئەم هەنگاوانە قسە بکەنەوە تا لەسەر توێژینەوەکان و ئەوەی کە توێژینەوەکان لای خۆمان لە ئێستاە چۆن توانیویانە ئەم هەنگاوە ببڕن کە بچنە دەرەوە و هەروەها ئەگەر بە شێوەیەکی گشتی توێژینەوەیەک بیاوێت ئەم بەربڵاویە ئەم ناوبانگە بەدەست بهێنێت ئەبێت چه هەنگاو گەلێکی بۆ بگیرێتە بەر و هەروەها پاڵپشتیەکان بە تایبەت پاڵپشتی مادی لای خۆمان بە چ شێوەیەکە بۆ توێژەران لەسەر ئەم بابەتە دوێن بە میواندارەتی زۆر بەڕێز دکتۆر شوان ئادەم کە بە ڕێزیان مامۆستای زانکۆن دکتۆر شوان سڵاوە لەبێ زۆر زۆر بەخێربەی زۆر سپاس دکتۆر با لەمەوە دەست پێ بکەین کە توێژینەوەیەک بۆ ئەوەی کە بتوانێت سەرکەوتوو بێت و تا کێشەی پێچارە سەر بکرێت یەکەم بابەت و یەکەم خاڵەوەی کە چۆن ئەبێ بابەتەکە هەڵبژێردرێت و دواتر بۆ ئەوەی کە بتوانێت بە شێوەیەکی زانستیانە هەنگاوەکانی بنێت ئەبێ بە چ قۆناغگەڵێکە تێپەڕێت هەر توێژنەوەیەکی زانستی کە ئەنجامەدرێ پێویستە لەسەر بنەمای کێشەیەک یا بابەتێک کە جێگەی گرنگی پێدان بێت جێگەی بایەخ بێ توێژنەوەی لەسەر پێ ئەو کاتی کە کێشەکەمان دەستنیشان کرد ئامانجەکان دەستنیشانەکەین ئامانج لە ئەنجامدانی ئەو توێژنەوە چییە بۆ پرسیارەکانی توێژنەوەدا ڕێژین ئەو ئامانجانە چۆن بیخێنە بابی بۆکۆڵە پراکتیکەوە بە دوایەوە ئەگەڕێن بە دوای میتۆدێکی گونجاو بۆ ئەوەی داتای پێویستمان لەسەر ئەو کێشەیە دەستکەوێ و بە دوای ئەوەیە ئەگەڕێن بە دوای میتۆدێک و ڕێبازێکی گونجاوتر بۆ ئەوەی شیکردنەوەی ئەو داتایانە بکەین کە دەستمان کەوتووە و لە کۆتاییشە ئەگەین بە کۆمەڵە دەرەنجام و ئەم دەرەنجامانە ئەبێ قابلی جێبەجێ بکردن بن قابلی ئەوە بن کە تۆ ئەو کێشەی کە هەتا پێی چارەسەر بکەیت و ئیشی لەسەر بکەیت هەڵبەتە توێژنەوەی زانستی یەکێکە لەو ئیشانەی کە بە تەنها کەسێک ناکرێ ئەگەر بشکرێ ڕەنگە سنووردار بێ و لە شوێنێکی دیاریکراوە بۆیە زۆرجار توێژنەوەی زانستی بە گرو بکرێن بە سنتەرەکانی توێژنەوە ئەکرێ بە زانکۆکانەکرێ بنێوەندە ئەکادمیەکانەکرێ و بۆ شوێنانە ئەکرێ کە لە ڕووی مادیەوە سەپۆرتیەکەن چونکە سەپۆرتی مادی یەکێکە لە پاڵپشتیە گەورەکان بۆ هەر توێژنەوەیەکی زانستی ئێمە چەنە بیرۆکەکەمان بەهێز بێت چەنە کێشەکەمان گەورە بێ ئەگەر پاڵپشتی دارایی نەبێ بەڕاستی ناتوانێت ئەو توێژنەوە بە ئەنجام گەێنێ بۆیە جگە لە جانبە تیۆریەکەی کە مەفروض وایە ئەو بنەمایانی یا ئەو ڕێکارانی کە تۆ دەستنیشانیەکەی بۆی بە دوای کێشەیە کابگەڕی و هەندێک جار توێژنەوە لەسەر ئەساسی هەبوونی کێشەیەک ئەنجامەدرێ هەندێک جار تۆ دۆخێکی نەگۆڕ و چەسپاو هەیە ئەتەوێ بیکەی بە کێشە بۆچی ئاوایە بۆکوچی بۆ نمونە ئێمە ئەگەر لە کوردستانە زۆر بابەت هەیە بۆ نمونە ئەم دۆخەی کە ئێستا لە کوردستانە هەیە بۆچی لە هەرێمی کوردستان دۆخێکی نەگۆڕە ینی زۆر گۆڕانکاری گەورە ڕوونایە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی ئابوووریەوە چ لە ڕووی کۆمەڵایەتیەوە تۆ هەندێک جار ئەیکەی بە بابەتی توێژنەوەیە بزانی هۆکارەکانی ئەمە چییە پاڵنەرەکانی مانەوەی ئەم دۆخە چەسپاوە چییە لە توێژنەوەدا هەموو شەوەکو چۆن کاتێ نیشانە لە نێچیرەگەگری زائیدی با بڵێن ئەو ئامریکا پێڕاوەکەی ئەکرێتە سەر شوێنێکی دیاریکە و لە توێژنەوەشە ئەبێ ئامانجێکی ڕوون و دیاریکراوەتە بێت تۆ بە دوای چی ئاگەڕێ ئایا بۆ نمونە بە دوای هۆکاری سیاسی ئاگەڕێ بە دوای هۆکاری کۆمەڵایەتی ئاگەڕێ بە دوای هۆکاری ئابووری ئاگەڕێ بۆ ئەوی بزانی دۆخی نەگۆڕی هەرێمی کوردستان بۆ ئاوایە ئەو کاتی کە دەستنیشانێک کرد ئەو کاتە ڕێوشوێنی پێویستی بۆ ئەگریتە بەر ئایا بە چمی تۆدێک تۆ بتانی داتا کۆکەیتەوە لەسەر ئەم ئامانجەی کە هاتە ئایا بەڕێگەی ڕاپێوی واتە پرسیار لە خەڵکی بکەی کۆمەڵی پرسیار و پرسیارنامەدانەی لەوێ وەڵامت دەستکەوێ لە ڕێگەی هەڵسەنگانی ئەو دۆخە باوەی کە هەیە
مثلا شیکردنەوەی ناوەڕۆکەی بۆ ئەو دۆکە ئەنجا سامپڵێک وەرەگری ئەمە لە هەموو توێژنەوەیەکە ئەبێ کۆمەڵگە و سامپڵی توێژنەوەمانێ بێ کۆمەڵگەی توێژنەوە بۆ نمونە کۆمەڵگەی توێژنەوەکەمان هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان ئیگوردی یەکەیتەوە ئایا لە ڕووی دەستوری مەبەست لەکوێ بۆ نمونە ئێمە بەپی دەستور سێ پارێزگامان هەیە سلێمانی هەولێر دووهۆک بەڵام ئیتە سەر واقع بۆ نمونە پارێزگایەکی دیکەشمانەیە هێناوی هەڵەبجەیە چوار ئیداری سربەخۆمانەیە ئایا ئەمانە هەمووی ئەچنە چوارچەوەی کۆمەڵگەی توێژنەوەکە تۆ یان ناتوە ئەبێ هەموو ئەمانە لە بەرچاوبی اینجا ئایا تۆ ئەتوانی دەرەقەتی ئەم کۆمەڵگەی توێژنەوە بیت کە ئەم چوار پارێزگا و چوار ئیدارە سربەخۆیە نەخێر ناتوانانی کەواتە چیەکەی نمونەیەکیان لێ وەرەگری بۆ نمونە لە پارێزگای هەڵەبجە نمونەیەک لە هەولێر نمونەیەک لە سلێمانی لە هەڵەبجە لە ئیدارە سربەخۆکان نمونەیە وەرەگری دوایی تاعمیمیەکەی بەسەر ئەو کێشەیە یا ئەو بابەتەی کە تۆ دەستنیشانێ کردووە. بەڵێ دکتۆر بەڕێزت ئاماژت بۆ کرد کە تەوەرێک دیاریەکەین یان کێشەیەکە یان دۆخێکی نەگۆڕ هەیە پێویست بەوەکە کە توێژینەوەیکی لەسەر بکرێت تاکو ئەم دۆخە چەق بەستووە گۆڕانکاری تیا بکرێت توێژەرانی کورد تا چەند گرنگی بەوە ئەین کە چارەسەر لە توێژینەوەکەیانە هەبێتەوە دوای ئەنجام بدرێت کە بەڕێزت ئاماژەت بۆ کرد پێویستە چارەسەرێک دابێنین کە پێویستە ئەنجام بدرێت توێژەرانی کورد تەنها توێژینەوەکە ئەکەن و دائەنرێت یان هەوڵی ئەو چارەسەرش ئەیەن توێژەرانی کورد خەونی ئەوەیان هەیە کە ئیش بە دەرەنجامی توێژنەوەکانام کرێ ئەمە ساڵانە ئەزانین لە زانکۆکانی هەرێمی کوردستان تا ئێستا نزیکەی 38 زانکۆی حکومی و ئەهلیمانەیە ئەم زانکۆیانە ساڵانە سەدان خوێنکارتەیە دەرەچن لە ئاسی بەکالۆرۆز و لە ئاسی دیبلۆمی 2 ساڵە و 1 ساڵە و ئەوە جگەلەوەی کە ماسەر و دکتۆرا هەیە ئەمانە هەمووی توێژنەوەکەن ئەم توێژنەوانش بەڕاستی هەمووی کۆمەڵە نەتایج بەدەزێنێ بەڵام چەنە ئیش بەم نەتایجاناکە لە کوردستانە بەداخەوە ئیش توێژنەوە خۆی ئەبێ کولتورە ینی لە کۆمەڵگەی کوردی توێژنەوەکردن پشبەستن بە دەرەنجامی توێژینەوە نەبوو بە کولتور بۆیە کە نەبوو بە کولتور ئەو توێژنەوانی کاکتێ وەکو ڕۆتینی لێهاتوە ساڵانە بۆ نمونە من خوێنکارێکم لەبەرەوەی فەرز کراوە بەسەرما یەکێ لە مادەکانم ئەوەیە کە توێژنەوەی دەرچوون پێشکەش بکەم کە ڕەنگە خۆی حەزێکی بۆی نەبێ حەزێکم بۆی نەبێ بۆیە توێژنەوەکە کە بەشێکی زۆریان کۆپی پەیستە لەم سەرچاو لەو سەرچاوەرگی هیچ داهێنانێکی خۆمیتانیە یەکێ لە خاڵە جاکرەوەکانی توێژنەوەی ئەوەی کە لە کوردستان ئاکرێ بە براورد لە توێژنەوەی دەرەوە ئەوەیە توێژنەوەکانی کوردستان مەسەلەن هەزەکەی داهێنانی تانیە هەزەکەی زۆرتر تەوسیقی معلومات دەکرێت ینی ئەم معلوماتی لەوێ هێناوە لێرە کۆی کردوەوە لەگەڵ دوانی ترا لێکیات و کۆکردنەوەیەتی و دانا کۆکردنەوە و پێیسکردن و ئەوانەیە ینی داهێنانێک نبینی لە توێژنەوەکەیە بۆ نمونە ئێمە لەم ڕۆژانەیە نەخۆشخانەی هیوا لە سلێمانی ئامارێکی بڵاو کردەوە کە ڕۆژانە چەند کەس سەردانیانەکە چەند کەس وە کۆڵە پشکنینی بۆ کرێ ساڵانە چەند کەس بۆی شێرپەنجەوە لە هەرێمی کوردستانە ئەمرێ مەسەن دوو توێژنەوەی معقولمان نییە کە چارەسەری ئەم دۆخە بکە بۆچی ڕێژەی شێرپەنجە لە هەرێمی کوردستان لەم ساڵانی دواییە زیابوو باشە دکتۆر ئێستا ڕەنگە توێژنەوەشمان هەبێ بەڵام دەرەنجامەکەی مەسەلەن ئیشی پێ ناکرێن خوێندکارمان هەیە ئێستا ئەوێت تەنیا بڕوانامەکەی بەدەست بەیانە بۆیە دەستەکات بەم کۆکردنەوەیە بەڵام ئێمە کەسانێکیشمان هەیە هەروەکو توێژەر مامۆستای زانکۆن واتە ئەگەر هەنگاوێکی وا بنێن هەر بۆ ئیشەکە خۆشان بۆ سیوی خۆشیان باش بۆ هەنگاوی وا لەو جۆرەنێ بۆ نمونە هەنگاوشانراون ئەوە نەبێت کە ئێمە هەنگاومانەوێ هەنگاوی زۆر باش ناوە هەم لە ئاسی نێوخۆیە هەم لە ئاسی ئەقلیمیە هەمە لە ئاسی نێودەوڵەتیات و ئەگەر سێر چێ بکەی بەناو ماڵپەڕی زانکۆکانی هەرێمی کوردستانە چەندین توێژەریان هەیە لە کۆنفرانسی نێودەوڵەتەکانە بەشداریەکەن و لە ناوخۆی کوردستانە کۆنفرانسی جیاواز ڕێگەکرێ بۆ خستنە ڕووی دەرەنجامی توێژنەوەکان بەڵام گرفتی گەورە ئەوەیە لە کوردستانە ئێمە پاڵپشتێکی بەهێزی توێژنەوەمان نییە لەبەرەوەی هەرێمی کوردستان وەکو وتم باوەڕی بەوە نییە کە توێژنەوە گۆڕانکاری تیا بکە ئێمە لە کوردستانە زۆتر بە مەزاجی شەکەین ینی بە توێژنەوە ئیش ناکەین بە دەرەنجامی توێژنەوەکان ئیش ناکەین بۆ نمونە بێنە بەرچاو ئەم کەناڵی ئێوە پێویستی بە گۆڕانکاریە بەڕێوەبەری کەناڵەکەی ئێت خۆی لەسەر ئەساسی میزاجی خۆی لەسەر ئەساسی ئەوەی کە پێی باشە ئەوەی سیاسەتی میدیایی کەناڵەکە ئەیخوازێ هەندێک گۆڕانکاریەکە واتە نایە لە دەرەنجامی توێژینەوەیەکی مەیدانی بۆ نمونە لەسەر ئەم بەرنامەی بەڕێز ئیدامە بەمانەوەی با یاخود بیوەسێنە یا گۆڕانکاری تیا بکە ئەوە میزاجی شخصی با بڵێن خاوەنی کەناڵەکەیە بەڕێوەبەرانی کەناڵەکەیە ئەمە تامین بووە بۆ حکوومەتداری بۆ دەوڵەتداری بۆ هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی ئابووری لە ڕووی
کۆمەڵایەتەوە بۆ کاتی دکتور لای ئێمە حکوومەت بەپێی پێویست داوا ناکات توێژەر ئیشی بۆ بکە یان توێژەر لەسەر بابەت لەبەرەوەی جورئەت ناکە ئەو داوایە بکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر سەڕیح بین جورئەت ناکە ئەو داوایە بکە بۆ لەبەرەوەی ئەگەر ئەو داوای کرد ئەبێ بودجێ بۆ تەرخانکە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی لەم ساڵانە دوایە ئەنجومەنی نیشتیمانی بۆ توێژنەوەی زانستی دامەزران بەڵام توانی تەنها یەک جار ئیعلانی ئەوە بکە لەو بارانەی کە مەبەستێتی توێژنەوە بکرێ و فەندی کرد بۆ یەک جار ینی لەو ساڵەوەی کە دامزراوە تاوکو ئێستا یەک جار کردوێتی بۆ لەبەرەوەی قەیرانی دارایی هەبووە توێژنەوەش بەڕاستی بە سوپاز ناکرێ بە دەستخۆشی ناکرێت پێویستی بە جانبێکی باشی داراییەوە ئەبێ ساڵانە لە بودجەیە بۆی تەرخانکە ئێمە گرفتی گەورەمانەوەیە هەرێمی کوردستانەوە چەند ساڵێک 6 ساڵ بۆ 7 ساڵە ئەسڵەنە بودجەی نییە یعنی ئەوەشی کە دایەکتێ دیسان بە میزاجی سەرۆک وەزیران و وەزیر و بەڕێوەبەری گشتی و ئەوانەیە تا حکوومەکرێ بە شتەکانەوە من کە ئەڵێم پلان نییە مەبەسمەوەیە لە ئاستی نیشتیمانیە بۆ نمونە حکوومەت یا دەوڵات بودجەیەکی ساڵانەی نییە بۆ توێژنەوەی زانستی چونکە تۆ کە پلانت هەبوو بودجێ بۆ تەرخانەکەی کە بودجە بۆ تەرخان کرد ئەو کاتە سێکتەرە گرنگەکان دەستنیشانەکەی مەسەلەن لە چ بوارێکە من پێویستم بە توێژینەوەیە هەندێک بوار هەیە ڕەنگە ئێستا هەرێمی کوردستان پێویستی بە توێژنەوە نەبێ بۆیە ئەوە حکوومەتە ئەوە سیستمی سیاسیە تا حکوم بەوە کات چ پێوەرێک دانێ بۆ توێژنەوەکان و چ بوارێک هەڵبژێرە بۆ ئەوەی توێژنەوەی زانستی تا بکرێ و لەکوێ پێویستی پێوێتی ئێمە ئازانین ئەگەر ئێستا هەرێمی کوردستان وەرگرە وەکو سامپڵە وەکو نموزەجێک ینی کنوکەلەبەری زۆر بۆی توێژنەوەی لەسەر پێ بەڵام ئایا دەسەڵاتی ڕسمی هاتووە ئەم کنوکەلەبەرانە بکە بە بابەتێک بۆی توێژنەوەی زانستی لەسەر پێ ئایا حکوومەت یا وەزارەتی خوێندنی باڵا هاتووە داوا لە زانکۆکان کە زەحمن نەبێ با 2023 تەرکیزمان بۆ نمونە لەسەر ئەم تەوەرە بێت توێژنەوەکانتان با لەم مەجالەیە بێ و بەرامبەر ئەمەش من بۆ نمونە ئەم ساڵی 1 ملیۆن دلار تەرخانەکەم بۆ توێژنەوەی زانستی هیچ پێوەرێک دانراوە کێشە مادیەکان کە کێشێکی زۆر گەورەی وا دیارە لە بەردەم توێژینەوەکان و ئاستەنگێکە نایەڵە هەنگاوەکان وەکو خۆی بنرێت بەڵام ئێمە هەندێک بابەت و با بڵێن مەوزوعیش هەیە لە ئاستی نێودەوڵەتیە ئەکرێت کاری لەسەر بکرێت وەکو بۆ نمونە بابەتی ژینگە و تەنانەت تۆ لە دەرەوەی وڵات بودجەی بۆ ڕابکێشیت ئایا هیچ هەنگاوێکی لەم جۆرە هەیە لای خۆمان ئەوەی کە وای کردو ئێستا توێژنەوە لە کوردستانە بەردەوام بێ ئەو فەندە نێودەوڵەتانەیە ئەمەنە لە ئاسی کوردستانە ئەگەر دقت بێ زۆربەی سنتەرەکانی توێژنەوەی زانکۆکان پوکاونەتەوە ئیشان پێ نەکرێ بۆ لەبەرەوەی پاڵپشتی داراییان نییە بەڵام ئەوەی کە توێژەرانی کورد وەکۆڵێ تەشجیعەکە ئەو فەندە نێودەوڵەتانەیەک لە ئاسی دنیاە هەیە بۆ بوارە جیاوازەکان بۆ نمونە ئێستا کێشەی گەورەمان هەیە لە گۆڕانی کەشوهەوا ئەوەی کە پێڵن کلایمت چێنج ساڵانە فەند دەکرێت ینی بۆ توێژنەوە لە ئاستی جیهانە بۆ نمونە لە بواری ئابووریا هەمانە بۆ ئەو داکشان و هەڵکشانەی لە ئاسی نرخی دراوەکان و ئەوانەیە ڕێکێ ساڵانە بۆ نمونە فەندمان هەیە لە مەجای وزەیە وزەنوێکان گۆڕانکاریەکان لە مەجای تەکنۆلۆژیە لە مەجای بایۆلۆژیا لە زانستە پراکتیکیەکانە ئەوانە بە بەردەوامی بڵێ فەندی نێودەوڵەتی هەیە و ئیش لەسەرەکەی بەڵام ئەویش بە کۆمەڵێ مەرج و پێوەر و چێبرکەیەکی زۆر توند بەدەستێنرێ بەڵام ئەوە نییە تاسە بەدەستنێدابێ بگرا بەشێکی زۆری زانکۆکان لە ڕێگەی توێژەرە چالاکیەکانە و توانیویانە مەسەلەن فەندی زۆر باشی نێودەوڵەتی بەدەست بێنن و ئێستا وایان کردووە زانکۆکانی هەرێمی کوردستان تامان هەمویان نا بەشێک لە زانکۆکان کە توێژەری چالاکی هەیە چوونەتە سەر نەخشەی توێژنەوەی زانستی لە ئاسی دنیاە و پارتنەرن هاوبەشن لەگەڵ زانکۆ نێودەوڵەتەکانی بەریتانیا ئەمریکا فەڕەنسا ئوسترالیا ئەوانە ئەو هەوڵانش هەیە کە ناکرێ وەکڵە کەم و نادیدە بگیرن وەڵام ئەم هەوڵانە لە ئاستی تاکە کەسیە بۆ نمونە من توێژەرێکم خۆم حەزم بە توێژینەوەیە بە دووادا چوونەکەم یا ڕەنگە مەسەلەن بواری خوێندنەکەم لە یەکی لە وڵاتانەیە بوو بێ دکتۆراکەم ماسرەکەم لەوە تەواو کردو توانیمە لینکەکە بپارێزم لەگەڵ زانکۆکەیە بۆیە بە دوایە چوم و توانیمە فەند بەدەست بێنم بەڵام ئەمانە پێویستی بە پلانی نیشتیمانیە حکوومەت بیکە بۆ نمونە حکوومەتی هەرێم تەنسەق لەگەڵ سنتەرە کانی توێژنەوەی دنیا بکە لەگەڵ زانکۆ نێودەوڵەتەکانە بکە لەگەڵ ئەو ڕێکخرا و نێوەندانەیە بکە کە فەند دەکەن و وەزارەتی بۆ نمونە خوێندنی باڵا هەندێ هینی هەیە محاولاتی هەیە لەگەڵ وڵاتەکانی وەکو هەنگاریا وەکو رووسیا وەکو مالیزیا وەکو بەریتانیا ئەمریکا ئەمانە هەیە بەڵام بچووک و سنووردارن و لە بوارێکی دیاریکراوە ئەو بوارانە نین بە باڵێن هەرێمی کوردستان پێویستێتی ئێمە قەیرانێکی گەورەمان هەیە قەیرانی داراییە موچەیە
مەسەلەن دە توێژنەوەی باشمان نییە بۆچی ئەم قەیرانە سەرەڵەیە بۆ شاڵانە تازا بێتەوە ئەی نەتایجەکانی چیە بۆ گوێ لە نەتایجەکان ناگیرێ بەڵێ دکتۆر کەواتە پەیوەندێکی باش لە نێوان حکوومەتی هەرێم یان وەزارەتەکان وەزارەتە پەیوەندیدارەکان لەگەڵ ناوەندەکانی توێژینەوەیە هەبێ ئەتوانێت چارەسەرێک بۆ هەندێک لەو کێشانە برۆزرێتەوە چارەسەری بۆ دۆخی دارایی کە بەرەستان باسان کردیان دابشکردنی موچە یان کێشەی ڕێگاوبان یان کێشەی ژینگە وەکو هاوکارم سەحەر باسی کرد ئەم پەیوەندیە چۆن دروستە بێت توێژەران بۆ داوا ناکەن لە حکوومەت هەردوو لایەنەکە هەیە ئەم توێژەران داوایان کردووە هەم حکوومەتیش داوای کردو بەس ناڵم ئەمە نەبووەتە پلانێکی نیشتیمانی گشتی یعنی ئەو هەڵانە چۆن دەست پێکات چۆن دەست پێ ناڵم ئەبێ ببێتە بەشێک لە کارنامەی حکوومەت وەکو چۆن کە کابینەیەکی تازە حکوومەت دروزە بێ ئەبێ یەکێ لە کارنامەکانی ئەوە بێ یاعتیمادکردن یا پشت بەستن بە توێژنەوەی زانستی و دەرەنجامەکانی بێ ئێمە نیمانە بڕۆ سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نمونە ئەم کابینەیە بخوێن و شتێکی نییە تیانێ ناوی توێژنەوەی زانستی بێ شتێکی تیانە مەسەلەن ئیش لەسەر چەسپاندن و پەرەپێدانی کولتوری توێژنەوەی زانستی بکە شتێکی تیانە بۆ نمونە بودجەیەکی ساڵانەی تەلخان کراو هەبێ بۆ توێژنەوەی زانستی بڕۆ لە سەرۆکی حکوومەتەوە بپرسە تاوەکو سەرۆکی زانکۆکان تاوەکو وەزیرەکان هیچ هینێکی تری دنیای هەیە کە بەبێ پلان بەبێ ئەنجامدانی توێژینەوە لەسەر کێشەکان کار بکرێت کوردستان تەسەوڕەکەم بێنمونەترین وەکوڵێ ژینگە بێ یا هەرێم بێ کە هیچ پلان و پرۆژە و پرۆگرامێکی نییە بۆ توێژنەوەی زانستی و هیچ کارنامەیەکی نییە بۆ ئەوی پشت بە توێژنەوەی زانستی ببەستێ پشت بە دەرەنجامەکانی ببەستێ ینی بەداخەوە هەندێک جار کە ئاگاتە ئەوەی کێشەی زۆر گەورە هەیە پێویستی بە توێژنەوە هەیە پێویستی بە وەرگرتنی ڕێی خەڵکی هەیە پێویستی بەشیکردنەوەی زۆر داتا هەیە کە لە بەردەستە بەڵام حکوومەت نایە پشت بە توێژنەوە زانستیەکان پێ ڕەنگە توێژنەوەی زانستیشمان هەبێت لەو مەجال بۆ منم قایدانە دارانەی هەیە لە ئاستی تاکە کەسیە لە ئاستی مەسەلەن زانکۆیەک سنتەرێکی توێژنەوە درکی پێ کردووە و ئیشیشی بۆ کردووە و توێژنەوەی زانستیشی بەرهەمێناوە چ لە ئاسی لە گۆڤارە زانستیەکانی ناوخۆی کوردستانە بڵاوی کردوەوە چ لە گۆڤارە زانستە نێودەوڵەتەکانیشا بڵاو کردوەوە هەندێک جار پێشنیاز و ڕاستپارڕی زۆر باشیشی کردووە بەڵام کە هێتە سەرەوەی حکوومەت مەسەلەن چارەسەری قەیرانێ بکە بۆ نمونە ئەونەی احتیماد دەکاتە سەر چارەسەرێکی ئەمنی ئەونەی احتیماد ناکاتە سەر چارەسەرێکی زانستی ئەونەی احتیماد دەکاتە سەر چارەسەرێکی سیاسی بۆ وەکڵە کەمکردنەوەی کاریگەریەکانی دۆخێکی نەخوازرا ئەو احتیماد ناکات چارەسەرێکی سەرەتایی نەک چارەسەرێکی هەنووکەی بەڵێ ینی بۆ هەردوو بارەکە ینی ئەونەی با بڵێن ئێمە ڕوئایەکی سیاسی ئەمنیمان هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی کە لە ناوخۆی هەرێمی کوردستانە هەیە ئەو نە ڕوئایەکی زانستیمان نییە بۆ چارەسەرکردنی کێشەکانمان ئەنجا ئەمە ڕەنگی یاوەتۆ لە هەموو سێکتەرەکانە لە کەرتی تایبەتە لە کەرتی حکومیە بۆ نمونە ئەگەر بێنە سەر کەرتی تایبەت لە کەرتی تایبەتە تا ڕادەیە باشترە بۆ لەبەرەوەی ئەمان پارتنەری بۆ نمونە کۆمپانیایەکی نێودەوڵەتین کەرتی تایبەتی نێودەوڵەتین ئەوان بەشێکە لە کولتوری خۆیان ینی بڕۆ تۆ هەر کۆمپانیایەکە دۆزیتەوە ساڵانە بودجەیەکی تەرخان کردووە بۆ توێژنەوەی زانستیە هەتا مەسەلەن هینی هەیە باڵێن فیلۆشیپی هەیە ئەوەی کە چۆن من پێویستم بە تۆیە کە توێژەرێکی زانستی باشی ئەمەوێ وەکو کۆمپانیەکەم سپۆرتی تۆ بکەم کێشەیەک مێ لە ناو کۆمپانیا سپۆرتی تۆەکەم بڕۆ ماستەرێک بخوێنە بڕۆ دکتۆرایە بخوێنە ئەم کێشەی کۆمپانیەکەم بۆ حەلکە نەتایجەکانت بێنەوە بۆەوەی من کۆمپانیەکەم ئیشی لەسەرکەم بەڵام ئەم کولتورە نییە لە کوردستانە مەسەلەن لە کەرتی تایبەتە لە کەرتی گشتیە دایان کێشە هەیە بەڵام سپۆرت نییە بۆەوە بۆ نمونە ئەمە لەو ساڵانەی دوایە یا پرۆژەیەەکە بوو بناوی تواناسازی نیشتیمانی کە بەشێکی زۆری ئەوانەی کە زیرەک بوون و لە خوێندکارە یەکەمەکان من نێردانە دەرەوە بەڵام ئەمانە هاتنەوە بەبێەوەی سوودیان لێەوە بگیرێ یعنی تۆ سەرمایەت لە مەجارێکە خستە گەڕ بەبێ ئەوەی مەسەلەن ئامانجەکەتی پێ تەحقیق بکەیت بەشێکی زۆری ئەوانەی کە گەڕانەوە مەسەلەن ئێستا لە شوێنی لاتەریکا ئیشەکەن لەو شوێنە ئیش ناکەن کە مەسەلەن ئامانجی حکوومەت بوو نمونە حکوومەت کاتێک کە پلانەکەی دانا 5 زانکۆی تازەی کردەوە لە کوردستانە 5 زانکۆی تازەی کردەوە ئامانجی ئەوە بوو ئەمانە کەچنە دەرەوە ببن بە سەرچاوی مرۆیی ببن بەوانە بێژ ببن بە توێژەری باش بوو ئەم زانکۆیان بەڵام بەشێکی زۆری ئەوانەی هاتنەوە چونەوە زانکۆ کۆنەکان نەچون بۆ زانکۆ تازەکە کەواتە حکوومەت سەرکەوتو نەبوو لەوەی ئەو پلانی کە داینە تحقیقی بکە دوو ئەمانەی کە هاتنەوە دنیایان بینیوە کولتوری جیاوازیان بینیوە کولتوری خۆراوایان بینیوە کولتوری ئەوروپیان بینیوە بەتەکی تێکڵاویان لەگەڵ خەڵکی بەشێک لە کەڵچەر و لە کولتوری ئەو وڵاتانیان هێناوە مەفروزوە و ئەمانە بەهاتنایە و لە سێکتەری جیاوازە لە ئاسی بەرپرسارەتیا بوونە بەڵام هێنرا خرانەوە ژێر دەستی ئەوانەی کە لێرە بوو
يعني اوتوماتيكلي عيني وكواڵێ عینی ڕؤیا و عینی سیاست و عینی عقلیت و عینی بیرکردنەوە تحکمی بەم کەسانەوە کرد ئەم کەسانەش فی سەبیلی بمێننەوە بەردەوامی بەخۆیان ناچار بوو بکەونەوە ژێر تاسیراتی ئەو کولتورە کۆنیکە لە هەیە لە کاتێکا مەفروض وا بوو مەسەلەن تۆ حکوومەت کە پلانی هەبوو ئەم عەقڵە تازانە بێنێتەوە بۆی تەغییرات لە شێوازی بەڕێوەبردن لە شێوازی توێژینەوە لە شێوازی گەڕان بە دوای داتا و دۆزینەوەی کێشەکانم دۆزێ بەڵام نەبوو. باشە دکتۆر زۆر سپاست ئەەکەین بەداخەوە بربەست وا دیارە زۆرە بۆ توێژەرانی ئێمە و بۆ هەروەها ئەوەی کە پردێک دروست بکرێت لە نێوان توێژەرانی ئێمە و کێشەکان بۆی کە چارەسەر بکرێت بە شێوەیەکی زانستیانە و هەمومان هەروەمان لاتۆ هیوا خوازین کە ئیشەڵا دۆخەکە باشتر بێت و هیواکانمان ئیشەڵا کە بەڕاستی بەدیش بێت زۆر بە خێراتنی بە ڕێزت ئەەکەین. زۆر بەخێر بێت.